بەغەمباری و دڵێکی پڕ لە حەسرەتەوە مەراسیمی ماڵ ئاواییان بۆ قوتابیەکی هاوڕێیان ڕێک خستووە. ئەسف ژیان دەرفەتی نەدابووم تەمەگات. شایەتی ئەوە بۆ هاوڕێی کۆچکردوەکەیان دەدەن کە نمونەی قوتابی زیرەک و بەڕەوشت بووە. محەممەد ئەگەرچی خێزاندار و پێشمەرگە بووە، بەڵام حەز و خولیای بۆ خوێندن وای لێ کردووە درێژە با خوێندن بدات و سەرکەوتوانە بگاتە کۆتا ساڵی خوێندنی زانکۆ. بەداخەوە کاک محەممەد تەمان ڕێگەی نەدا قۆناغی یاسا تەواو بکات. لەگەڵ ئەوەی کاک محەممەد نمونەی خوێنکار بوو، هەمیشە لە ساڵەکاندا لە ڕیزبەندی یەکەم و دوم سێمدا بووە. حەزێکی زۆری هەبوو بۆ خوێندنی یاسا، بە حکمیەوەی من چەند ساڵێک پێکەوە هاوپۆلمان بووە، 4 ساڵ لەگەڵ ئێمە بوو. من لەو 4 ساڵەدا نوێنەریان من بەردەوام سەرکارمان هەبوو پێکەوە، زۆر بەخەم دەرس و دەورەکەی و هەم زۆر بەخەم یاساوە بوو. زامی تاوای هەو بە خوێندن ماگادار بوون کە نەخۆشەکەی زۆر هەراسانی کردبوو، بەڵام ئەو ڕۆژانی کە تۆزێک تەندروستی باش دەبوو ئیلتیزامی بەدەوامەوە دەکرد و دەهات بۆ دەوام و هەتا بۆی بکرێت ڕێنماکانی زانکۆی جێبەجێ دەکرد و زۆر ئاواتی ئەوە بوو کە ئەو ڕۆژە ببینە کە بڕۆنامەی یاسا بەدەست بێنێت. محەممەد قوتابی قۆناغی چوارەمی بەشی یاسای ئێواران بوو. ڕۆژی 26 مانگی ڕابردوو بەهۆی نەخۆشیەوە کۆچی دوایی کرد. دایکی محەممەد کە لە مەراسیمەکە ئامادە بوو با هەنسکی گریانەوە دەڵێت هیوا و ئاواتی محەممەد ئەوە بوو خوێندنەکەی تەواو بکات. کوڕەکەشی دەڵێت مەراسیمەکە و بینینی هاوپۆل و مامۆستاکانی باوکی لە ئازارەکانی ئەوانی کەم کردووەتەوە. ئاواتی محەممەدی بە تایبەتی ئەو خوێنگە لێرەی تەواو کە ئەو زانکۆی لێرە بەدەست بێنی. سوپاسی هەر هەمووانیش و دەکەمەگە بە خەمیمەوە هاتون بۆ ئێروکانە بۆ ڕێسلێنانێکی محەممەدی. ڕاستی بینینی ئەوم خەڵک و خۆشەویستانی بابم بۆ ئێمە شانازێکی زۆر گەورەوە لە ئازارەکانمان کەم دەکات. بەڕاستی هەرچەندە هەموو دنیا و هەموو خەڵکانی برا ئەو دۆستانێکە با من لێر ئامادە بن فەراغی بام پڕ ناکەنەوە ئیدی، بەڵام ئێمە شتێک خوا گەورە بەسەرمان بێنی و پێشکرین لە ژیاندا ئەوە بۆ ئێمە گرنگە گە دەتوانین بە ئازادی و لە هەموو شوێنێک و بەسەر بەرزی ناوی بام بێنین، ئەو بۆ ئێمە هەموو شتێکە. محەممەد بابەکر کە پیشەی پێشمەرگە بوو پلەی مەقەدەم بووە پێشتر و لە شەڕی داعش لە 2015 بریندار بووە. حەز و ئارەزووی زۆری بۆ خوێندن وای کردووە لە پاڵ پێشمەرگایەتی و نەخۆشیدا درێژە بە خوێندن بدات. سەرنجام لە کاتی تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵدا مەرگ یەخەی پێدەگرێت و نایەڵێت خوێندنەکەی تەواو بکات و بۆ هەمیشە ماڵ ئاوایی لە هاوڕێ و مامۆستاکانی و کەس و کارەکەی دەکات. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ڕانیە.